بەناوی خوای گەورە و میهرەبان. وما أرسلناك إلا رحمة للعالمين. صدق الله العظيم. بەبۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەری مەزن محەممەد درودی خوای لێبێت، پیرۆزبایی گرم لە تەواوی موسڵمانان و مرۆڤایەتی دەکەم و هیوادارم لەم یادە پیرۆزەدا هەمومان بەها جوانەکانی ئیسلام بە ڕازگۆیی بەرجەستە بکەین کە خۆی لە دادپەروەری و لێبوردەیی و یەکتر قوبوڵکردندا دەبینێتەوە. هەر بەم بۆنەیەشەوە داوا لە هاوڵاتیانەکەم بە ڕەچاوکردنی خۆپارێزی لە پەتای کۆرۆنا ئەم یادە مەزنە بکەنەوە و ژیانی خۆیان و خێزانەکانیان بپارێزن، هەم لە کاتی ئەم یادە و هەم لە کاتەکانی تردا، بە پابەندبوون بە ڕێبازی پێغەمبەر کە هەمیشە موسڵمانانی هەنداوە بۆ دوورکەوتنەوە لە هەر کارێک کە زیانی بۆ خۆیان و بۆ خەڵکی تر هەبوو بێ. هیوادارم بتوانین لەسەر ڕێی ئەو پێغەمبەرە بین کە خوای گەورە لەبارەیەوە فەرمیەتی وأنك لعلى خلق عظيم. ئەم یادە پیرۆزە لە سەردەمێکا دەکەینەوە کە تەرۆریستان دەیانەوێت بەها پیرۆزەکانی ئیسلام بشێوێنن. ئەوانە مەترسین بۆ سەر ئاین و جان و ماڵی هاوڵاتیان بێجیاوازی و هیچ پەیوەندێکیان بە ئاینەکەمانەوە نییە و ئیسلام بێبەریە لیان سڵ لە هیچ تاوانێکی کوشتن و لە ناوبردنی خەڵکی بێتاوان ناکەنەوە کە ئەمە بەڕوونی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ڕەت کراوەتەوە. وەک خوای گەورە ئەفەرمێت من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. ئەمە بنەمای ڕێزگرتنی ئیسلامە کە لە قورئانی پیرۆزدا هاتووە. بۆیە ئەرچی سەرشانی هەمومانە و بە تایبەتیش زانایانی ئاینی کە دژی ئەو گروپ و تاقمە تێرۆریستانە بوەستنەوە و ڕێگە نەدەین ئاینی پیرۆزی ئیسلام کە ئاینی ئاشتی و لێبوردەیە بەکار بهێنن و نیەتی شەڕەنجێزانەی خۆیانی پێپەردە پۆش بکەن. پێویستە ئەم یادە پیرۆزە هانمان بدات، بەڕاستی دادپەروەری و خۆشگوزەرانی بۆ خەڵکی دابین بکەین و دژی گەندەڵی و گەندەڵکاران بوەستینەوە و ئەوانەی قوت و ژیانی خەڵک و خێزانەکانیان بەتاڵان دەبن و بە پارەی حرام گیرفانی خۆیان پڕ دەکەن سزا بدرێن. کاتێ ئەم یادە دەکەینەوە لە بەردەم قۆناغێکی گرنگی بیناکردنەوەی دەوڵەتداین بۆ فەراهەمکردنی دادپەروەری و ئازادی و ڕێزگرتن لە کەرامەتی مرۆڤەکان. ئەمەش لە ڕێگای ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە و هەڵبژاردنێکی پاک و بێگرت بۆ بەدیهێرانی حکومڕانیەکی تەندروست و خزمەتگوزار. هاوڵاتیانی خۆشەویست، لە کۆتاییدا جارێکی تریش لەم یادە مەزنەدا پیرۆزبایی لە تەواوی موسڵمانان دەکەم، پیرۆزبایی لە هەموو هاوڵاتیان دەکەم و هیوادارم لە سایی هەلومەرجێکی باشتردا بەیەکەوە ئەم یادە بکەینەوە. داواکارم لە خوای گەورە هاوکارمان بێت، ئێوەش هەر ئاسوودە و سەرکەوتوو سەلامەت بن.